بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی یەکەم بەشی سێیەم بارزان و شۆڕشی شێخ مەحموودی حەفید. کاتێ لە مایسی 1990دا شۆڕشی شێخ مەحموودی حەفید دژی ئیمپریالیزمی بەریتانیا هەڵگیرسا. شێخ ئەحمەدی بارزان هاوکاری لەگەڵدا کرد و نامەی بۆ شێخ و سەرۆک هۆزەکان نارد لە ناوچەی بادینان و هانیدان هاوکاری شێخ مەحموود بکەن. هەروەها بۆ یارمەتیکردنیان ژمارەیەک چەکداری بە سەرۆکایەتی مەلا مستەفای برایدا نارد بە ڕێیدۆڵی بیا و ژمارەیەکیش بەڕێی ناوچەی باڵکدا. ئەم دوو هێزە لە ڕێگەیاندا کەوتنە ناو زۆر تەڵەی بەکرێگیراوانی ئینگلیزەوە و هەندێکیشان لێ شەهید بوون پێشەوەی بگەنە سلێمانی. کاتێک سەرەتای ئەوان گەیشتە سلێمانی شۆڕش لە ناو برابوو شێخ مەحموود بەدەستی ئینگلیز باگیل گیرا بوو. پاش برینداربوونی لە دەربەندی بازیاندا. سەبارەت بەم هەڵوێستانی شێخ ئەحمەدی بارزان دژی ئیمپریالیزمی ئینگلیز و ئەو نامانەی بۆ هەندێک لە سەرۆک هۆزەکانی ناردبوو بۆ بربەرەکانی ئیمپریالیزمی بەریتانیا و ئەوانیشدا بیان بە حاکمی سیاسی لە مووسڵ. کاربەدەستانی ئینگلیز وەک هاریان لێ هات و بڕیاریاندا دەستێکی کوشندە لە بارزانیەکان بۆشێنن. ئەو ناوچانەیان پێچۆڵ بکەن و ئاسووری بهێننە گوندەکان. ئاسووریەکان هەرچەندە هەندێکیان وایان کرد، بەڵام زۆربەیان نەیان کرد و نەیانویست پەیوەندی مێژوویەکەی نێوان خۆیان و بارزانیەکان تێک بدەن. ئینگلیزیش کە لەو سەردەمەدا سەرقاڵی کێشەی تر بوو دەستوەشاندنی لە بارزانیەکان دواخست بۆ کاتێکی لەبارتر. کوژرانی کۆلۆنێل بێڵ و کاپتن سکۆت لە مانگی تشرینی دووەمی ساڵی 1990دا کۆلۆنێل بێڵی حاکمی مووسڵ لەگەڵ کاپتن سکۆتی حاکمی ئاکرێدا گەڕانێکی ناوچەکانی سوورچی و زێباریان کرد و چوونە ناوچەی بارزانیش. کۆلۆنێل لێرە دەستی کرد بە هەڕەشە لە شێخ ئەحمەد و سەرانی زۆری خستە سەر سەرۆک هۆزەکانی ئەو ناوچەیە. پەیوا بوو بەم شێوەیە دەتوانێت خۆی بسەپێنێ. لەو ماوەیەدا سەرۆکەکانی سوورچی و زێباری بڕیاریاندا بۆسەیەک بۆ کۆلۆنێل بێڵ و تاقمەکەی دانێنەوە. لە کاتی گەڕانەوەیان لە نزیک گوندی بیرە کەپرەدا فارس ئاغای زێباری خزمی خۆی با بەکرا ئاغای زێباری ناردە بارزان بۆ ئەوەی شێخ ئەحمەد ئەم پیلانیان پەسەند بکات و پشتیان بگرێ. شێخ ئەحمەد پەسەندی خۆی پیشاندا بە مەرجی هەموو لایەک بەرامبەر ئەم کارە بەڵێنەکانی خۆی بەجێ بهێنێ، چونکە بێگومان ئینگلیز هەڵوێستی تون دەنوێنێ. محەممەد سدیق بارزانی برای خۆشی ناردە بیرە کەپرە تا لەگەڵ ئەواندا بەشداری ئەو دەستوەشاندنە بێ. بۆیە بێڵ و سکۆت لەو کەمینەدا کە بۆیان نرابەوە لە ڕۆژی 4 1990دا هاتنە کوشتن. لە 4 1990دا هێزەکانی ئەو هۆزانی ناوچەکە وێک ڕاپەلامەری شارۆچکەی ئاکرێیاندا و گرتیان و گەنجینەی شاریشیان کەوتە دەست. هۆزەکان لە سەرچۆنێتی دابەشکردنی پارەکە خراپ لێکتر ناکۆک کەوتن و ئەم ناکۆکیە شێخ ئەحمەدی زۆر تووڕە کرد و بە نیشانەیەکی پڕ مەترسی لە قەڵەمدا کە پێویستە لە ئێستاوە وریای بن. سەرۆکۆزەکانی کۆکردەوە و پێی گوتن ئێوە لەسەر ئەم پارە هیچەی ئەمڕۆ لە ئاکرێ دەستان کەوتووە ئاوا بچن بە گەژێکتردا ئەدی ئەگەر گەنجینەی مووسڵتان دەستکەوێ چی دەکەن؟ شێخ بڕیاریدا خۆی و چەکدارە بارزانیەکانی بگەڕێتەوە بارزان و ئاکرێ بەجێ بهێڵێ. دوای ئەو هۆزەکانی تریش ڕۆیشتن و ئاکریان بەجێهێشت. هاندانی ئاسووریەکان. دەسەڵاتدارەتی ئینگلیز ڕاوەستا و چاوەڕوانی ڕوودا و گۆڕانکاریەکان بوو. لە بەهاری 1920دا ئاسووریەکانی هاندا و ناردنی بۆ شەڕ لەگەڵ کووردە. فارزاغای زێباری بەخۆی و خێزان و خزم و عەشیرەتەکەیەوە چوون بۆ ئێران و پەنایان بردە بەر سمایل ئاغای شکاک. لە بارزانی شەڕی خوێناوی لە نێوان بارزانی و ئاسووریەکاندا قەومە کە لەژێر فەرماندەیی ئاغا پەترۆسدا بوون. لەو شەڕەدا سەعید وەلی بەک شەهید بوو کە فەرماندەیەکی ناوداری بارزانیەکان بوو. بەڵام زۆری نەخایەند هەردوو لا تێگەیشتن کە ماپیلانێکی گڵاوی ئینگلیزە و شەڕ هاتە وەستان. لەمە و پێشتر هیچ ڕۆژێک نێوانی بارزانی و ئاسووریەکان واتێک نەچوو بوو. خۆ هەڵوێستی پڕ لە شەرەفی مارشەمعۆن نایەتە لە بیرکردن کە پەنای شێخ عەبدولسەلامی بارزانی برا گەورەی شێخ ئەحمەدی دابوو لەو کاتەی ساڵی 1970 لە دەمی شەڕ لەگەڵ تورکدا
ناچار کرابوو ناوچەکەی بەجێبهێڵێ و بچێتە تیاری مەڵبەندی مارشەمعون. بارزان جگە لە نێوان باشی لەگەڵ ئاسووریەکاندا لەگەڵ ئەرمەنیەکانیش نێوانی هەرخۆش بوو. لێرەدا بە پێویستی دەزانم لەبارەی پەیوەندی لەگەڵ ئەرمەن ئەوە بگێڕمەوە کە لە بارزانی خۆیم بیستووە. کاتێ ساڵی 1920 ئەرمەن کەوتنە بەرکوشتاری بێبەزەیانە. ئەندرانیک پاشا نامەیەکی بۆ شێخ ئەحمەد نارد. هاواری لێکرد بۆ ڕزگارکردنیان. شێخ ئەحمەد فەرمانی بەوەلی بەگدا بە هێزێکی 200 چەکداریەوە بچێ. منیش لەناو ئەو هێزەدا بوو تا لە ناوچەی هۆزەکانی ڕێکان و بۆرەماری و ئەوانی تر دەرچوین دەمانگوت هاتوین بچینە کوشتاری ئەرمەن، چونکە لەو ڕۆژەدا حکوومەتی تورک زۆر کەسی خەڵەتاندبوو، گوایە ئەمە شەڕی نێوان موسڵمان و مەسیحیەکانە و تورکیش لەسەر ئیسلام دەکاتەوە. یارمەتی ئەرمەنیەکانماندا و لەگەڵیاندا هەتا سووریا چوین. لەو خێزانانی ڕزگارمان کردن خێزانی ئەندرانیک پاشا بوو. پاشان لە ڕێی زاخۆوە گەڕێنەوە بارزان. لەو لێکدانانەمان لەگەڵ سوپای تورکدا 14 شەهیدماندا. دوای ئەوە ئینگلیز ویستیان شێخ ئەحمەد ئارام بکەنەوە و بە هەر نرخێبێ ڕایبکێشنە لای خۆیان، جارێک بە هەڕەشە و جارێک بە تەماوە بەرنان. بەڵام شێخ ئەحمەد لە ڕێبازی خۆی دەرنەکەوت و ملی بۆ ئیمپریالیزمی ئینگلیز نەدا تا ساڵی 1930 کە شەڕی سوپایی ڕاوەستا و بارەکە زۆر هێور بووە. ئەو دەمەی حاکمی سیاسی مووسڵ داوای لە شێخ ئەحمەد کرد ڕێ لە کاربەدەستانی ئیدارە نەگرێ. شێخ ئەحمەد لە وەڵامدا گوتی مادام مەبەست خزمەتکردنی ناوچەکە بێ بەرگری ناکە. پاشان ویستیان فەوجێکی سوپای بەریتانیا بنێرنە بلە بە مەرجێ خۆی لە کاروباری ناوچەکە هەڵ نەقورتێنێ. بۆ ئەوەشیان ڕێگە هاتەدان. بەردەوام شێخ ئەحمەد بەو کاربەدەستە ئینگلیزانی دەگوت کە دەهاتنە لای ئەوە ئەو پارە و پایی نابێ، تەنیا دەیوێ بە سەربەستی و ئارامی لە خاکەکەی خۆیدا بەسەر ببە. دەیگوت ئێمەی بارزانی لە سایی خۆوە ماڵ و مڵکی خۆمان هەیە، نامانێ زۆڵم لە کەس بکەین و کەسیش زۆڵمان لێ بکە. ئینگلیز زانی بیان بارزان چاوگەی شۆڕشە، هەر کاتێ بتەقێتەوە پێشینایەتە گرتن و نابێ بێ بایەخ تەماشا بکرێ. دەشیانزانی پەیوەندی نێوان شێخ و هۆزەکەی خۆی چەند قوڵ و قایمە و ئەو هەموو هەوڵانی دابوویان بۆ کڕینی کەسان و دابڕینیان لە شێخ کە تەنانەت لەگەڵ پۆلیس یا سەربازدا بدوێن چۆن دەهاتنە بە پاشدانەوە. ئینگلیز یەکەم دەرفەتیان بە هەلزانی بۆ لێدانی بارزان و لابردنی ئەو کۆسپا لە بەردەم جێبەجێکردنی سیاسەتەکانی خۆیاندا. بە تایبەتی پاش ئەوەی زانیان هاودەنگی هەیە لە نێوان شێخ ئەحمەدی بارزانی و سەرۆک هۆزەکانی کوردستانی تورکیادا، وەکو شێخ سەعیدی پیران و شێخ عەبدولقادری کوڕی سەید عەبدوڵای نەهری. هەرچەندە کاربەدەستانی ئینگلیز قسەیان نەدەکرد، بەڵام لە ژێرەوە خەریکی پلانێکی دوژمنکارانە بوو. چەند جارێک لە بارزانی بیست باسی چاوپێکەوتنی خۆی لەگەڵ متەسەریفی مووسڵدا دەگێڕایەوە کە ساڵی 1929 بۆ 1930 شێخ ناردبووی چاوی پێ بکەوێ و داوای لێ بکە ئەو فەوجە بەریتانیای لە بلەیە بێتە هەڵگرتن، ئەگەر زۆر پێویستیشی کرد بیگۆڕنەوە بە فەوجێکی عێراقی. دەیگوت متەسەریف ئەم پێشنیازەی زۆر بەدڵ بوو، بەڵێنیدا هەموو هێزێکی بخاتە کار تا کاربەدەستان جێبەجێ بکەن. پاش چەند ڕۆژێک پەسەند کرا. کاتی گەڕانەوە بۆ بارزان لەسەر ڕێگەی خۆمسەری بارەگەی فەوجی بەریتانیامدا لە بلە. فەرماندەی فەوج زۆر بە خێراتنی کردم و گوتی من ئاگام لە ڕاستپێریەکەی تۆ هەیە. لە سەرکردایەتی خۆمەوە فەرمانم دراوەتێ کە بە پێی داخوازی ئێوە ئەم ناوچەیە بدەم بە فەوجێکی عێراقی. هیوادارم لەگەڵ برا موسڵمانەکانی خۆتاندا بەخۆشی بژی و ئێمەی ئینگلیزی کافر ناوچەکەتان بەجێ دێڵین، پاشتر خۆتان دەبیننەوە. هەروەها گوتی کاتێک گەڕامەوە بارزان و ڕووداوەکەم بۆ شێخ ئەحمەد گێڕایەوە دەست بەجێ تێگەیشت کە مەبەستی ئەفسەرە ئینگلیزەکە چی بووە. پێیوە بوو بارودۆخەکە گرش دەبێ و گوتی ئینگلیز بەم زوانە لە بارزان دەسرەبێنە. پاشماوەیەک فەوجە بەریتانیەکە بلەی بەجێ هێشت و فەوجێکی عێراقی بە فەرماندەی عەقید بەرقی برای بەکر سدقی هاتە جێی. ئەویش هەر هات دەستی کرد بە گێرە و کێشەنانەوە و پێکەوەنانی تەنگ و چەڵەمە بەدەستی ئەنقەست. پەلاماری برادۆستیەکان. کاربەدەستان کەوت نەهاندانی هۆزەکان دژی بارزان. لە هاوینی 1930 برادۆستیەکان پەلاماری هۆزی شێروانی ناوچەی بارزانیاندا و گوندەکانی گرکال و کۆلەک و بابکەیان تاڵان کرد و ماڵەکانیان سووتان. لەو سەردەمەدا بارزانی سەردانی ئەو ناوچەیی دەکرد. چەند کەسێکی کۆ کردەوە و شوێن تاڵانکەران کەوتن تا لە دەشتی هێرت گەیشتە سەریان. پاش لێکدانێکی کتۆپڕ ماڵ و ماڵاتی ئەو گوندانی لێسەندنەوە.
جارێکی تریش پەلامار هەر لەو ناوچێدا ڕوویدایەوە. لە 25/11/1930 دیسان بارزانیەکان پێشی پەلاماردەرانیان گرت. شێخ ئەحمەدی بارزانی ڕۆژی 27/11/1930 وەلی بەگی بەهێزێکی گەورەوە نرد و ڕووی تێکردن. لە یەکەم پێکداداندا برا دۆستیەکان ڕایان کرد و ئەو تاڵانەی هێنابیان بەجێیان هێشت. بەڵام وەلی بەگ بەوە وازی لێ نەهێنان و تا ناو ماڵەکانیان دوایان کەوت. لەم شەڕەدا برا دۆستیەکان تووشی شکانێکی خراپ بوون. نەخشەی پەلامار بردنە سەر بارزان. پاشتێکشکانی برا دۆستیەکان قایمقامی زێبار بلە بە ناوی حکوومەتی عێراقەوە پەیوەندی بە شێخ ئەحمەدی بارزانەوە کرد. گوایە حکوومەت حەز دەکا ناکۆکی لە نێوان بارزانیان و برا دۆستیەکاندا نەمێنێ. شێخ ئەحمەد ئەم داخوازی حکوومەتی پەسەند کرد کە ئامادەیە هەر ڕێگە چارەیەک حکوومەت پێشنیازی دەکا بە مەرجێ لایەنگرانە نەبێ پەسەندی بکە. قایمقامیش ئەوەی دەربڕی کە ئامادەیە بچێتە ناوچەکە بۆ لێکۆڵینەوە و داوای لە شێخ ئەحمەد کرد باوەڕپێکراوی خۆی بنێرێ. شێخ ئەحمەد محەممەد سدیقی برای خۆی نارد. ڕۆژی 3/12/1930 ڕێککەوتن. لەو کاتەدا مەلا مستەفا بە فەرمانێک چوو بووە دەرەوەی بارزان. ئاگاداری گەیشتە عەقید بەرقی کە لەم کاتەدا بارزان چۆڵە. چەند پاسەوانێکی کەم نەبێ کەس لای شێخ ئەحمەد نییە. دەست بە جێفەرمانی بۆ هات پەلاماری بارزان بدات و شێخ ئەحمەد بگرێ چونکە هەلێکی بەنرخاتۆتە پێش. بەڕاستی ژوا بوو چونکە هەندێکیان لەگەڵ وەلی بەگ ڕۆیشت بوون و هەندێکیان لەگەڵ محەممەد سدیق. نەخشەی حکوومەت وا بوو کە چواردەوری گوندی بارزان بێتە گرتن و داوا لە شێخ ئەحمەد بکرێ بەبێ قەید و شەرت خۆی بدا بەدەستەوە. ئەو ساش حکوومەت دەتوانێ هەرمەرجێکی هەیەی بەسەر بارزانیدا بدا. ئەویش هیچی پێ ناکرێ چونکە شێخ ئەحمەد بەدەست حکوومەتەوەیە. مەیدانی بەرقی بەک لە بەرەبەیانی نۆی 12/1930 عەقید بەرقی بە هێزەکانیەوە گەیشتە قەرەغ گوندی بارزان و دەستبەجێ هێزەکانی خۆی دابەش کرد تا دڵنیا بوو تەواو گرتوێتی. یەکەم شوان لە گوند هاتە دەر گیرە و بردیانە بەردەم عەقید بەرقی. ئەویش خەبەری بۆ شێخ ئەحمەد نارد کە دەست بەجێ بێ هیچ ئەملا و ئەولا خۆی بدا بەدەستەوە. کاتێ شوان گەڕایەوە چی دیبوو؟ چیان پێگوت بوو؟ بە شێخ ئەحمەدی ڕاگەیاند. بەڵام ئێواری ئەو شەوە واتە 8/12/1930 مەلا مستەفا گەڕابووە و هەواڵی هاتنەوەی ئەو نەگەیشت بۆ بەرقی. دەست بەجێ شێخ ئەحمەد لە ماڵ هاتە دەر و ڕوویکردە مزگەوت و ناردی بە دوای مەلا مستەفا و هەرچی چەکداری ناو گوند هەبوو بابەتەکەی تێگەیاندن و لێی پرسین چی بکرێت باشە. بە تێکڕایی سوور بوون لەسەر ئەوەی تا دواتڵۆپی خوێنیان بەرگری بکەن. ئەمجا شێخ ئەحمەد وەڵام نامەیەکی توندی بۆ بەرقی ناردەوە و گوتی تۆ بەهێزەکەتەوە هاتوویتە سەر ماڵی ئێمە. خۆ پاسکردنیش مافی ڕەوای ئێمەیە. لەبەر ئەوە ئێمە پارێزگاری لە خۆمان دەکەین و تۆش چیت لە دەست دێ بیکە. پیاوەکان شوێنی خۆیان گرت و ئامادەی شەڕ بوو. شێخ ئەحمەد خۆشی چووە سەر یەکێ لەو گردۆڵانەی بەسەر بارزاندا دەڕوانن بە ناوی گەروا بنیەوە. لەگەڵ یەکەم تیشکی ڕۆژدا باڵەفڕەیەک هاتە سەر گوند و ڕیزە شەستیرێکی هەڵڕشت و دوابەدۆی ئەو ئاگری تفەنگ و شەستیر لە هەموو لایەکەوە بەرەو گوندی بارزان دەستی پێکرد. شەڕێکی لاسەنگ هەتا ئێوارە درێژەی کێشە. بارزانیەکان پیاوانە بەرگریان لە خۆیان و خێزانەکانیان کرد کە لە ناو خانووەکانی گونددا دەورە درابوون و دەبووایە تا مردن دەزوەکەری بکەن. ئێوارە بارزانیەکان بە پەلامارێکی قارەمانانە لە سێ لاوە هەڵیان کوتایە سەر هێزی سوپا. تێکڕای ژماری بارزانیەکان لە 80 کەس تێ نەدەپەڕی. پاشەڕێکی دەستەویەخە دوژمن شکانێکی خراپ شکا و عەقید بەرقی لەگەڵ ژمارێکی کەم لە هێزەکەی خۆیدا توانی بۆی دەرچێت و بە ساخی خۆی بگەێنێتەوە بارەگای فەوج کە بارزانیەکانیشان هەر بە دووەوە بوو. دوژمن کەلاکی کوژراوەکانی و بەشێکی زۆر چەک و جبەخانی لە مەیدانی شەڕدا بەجێهێشت. ژمارەی کەلاکی کوژراوەکانی 126 کەس بوون. ژمارەیەکیش بەگیر گیرە. ئەم شەڕە سەرکەوتنی کە ئۆتۆی بارزانیەکانی دەرخست کە بە بیری کەسدا نەدەهات. بارزانیەکان لەم شەڕەدا 5 شەهیدیان هەبوو کە بریتی بوون لە یەکەم مەسعود زوبێر بارزانی، دووەم حەجی بابەکر هەڤنکی، سێیەم تەیب شێرۆ هەڤنکی، چوارەم
جی جۆک هەڤنکی. پێنجەم عەزیز مستەفا بیبانی 5 کەسیش بریندار بوو. کاتێ هەواڵی ئەو پەلامارە گەیشتە محەممەد سدیق لە بارزان فەرمانیدا قایمقامی زێبار و چەکدارەکانی کە 8 کەس بوون بگیرێن. خۆشی بەپەلە گەڕایەوە بارزان و هێزێکی بەسەرکردایەتی حەسۆ محەممەد ئەمین بێرسیاوی بۆ گوندەکانی سنووری ناوچەی برا دۆستیەکان بەجێهێشت بۆ پاراستن و پارێزگاریکردنیان نەوەکە تووشی پەلامار و تاڵانی بێن. هێزەکەی مابوش لەگەڵ خۆی دابردی. لە نزیک گوندی بێدارون پۆلیسێک لە پارێزەرەکانی قایمقام هەڵات. تەقەی لێکرا و کوژرا. بەڕێکەوت ئەو پۆلیسە تاکە مەسیحی بوو لە ناوچەکدارەکاندا. بەریتانیا خەلیل خۆشەوی تاوانبار کرد کە بە ئەنقەس کوشتوێتی. ئەگینا بۆچی پۆلیسێکی موسڵمان نەکوژرا؟ لەسەر ئەوە هەرداوای خەلیل خۆشەوی دەکرد لە هەموو وت و وێژێکدا کە پاشتر دەهاتە گۆڕێ. محەممەد سدیق لەگەڵ هێزەکانی و قایمقام ڕۆژی 11/12/1930 گەیشتنەوە بارزان. ڕۆژی 12/12 شێخ ئەحمەد فەرمانیدا قایمقام و چەکدارەکانی و هەموو ئەو دیلانی لە شەڕی بارزاندا گیرا بوون بەر بدرێن و بە پاراستنێکی تەواوەوە تا نزیکی بلەیان بردن. شێخ ئەحمەد پەیامێکی بە قایمقامدا بۆ بەرپرسان نارد کە داخی خۆی بۆ ئەم ڕووداوە ناخۆشە و ئەوانەی بوونەتە قوربانی دەربڕی و ئارەزووی پیشاندا تا ئاشتی و ئارامی بگەڕێتەوە ناوچەکە. لەبەر زۆر هۆ حکوومەت داخوازەکەی شێخ ئەحمەدی پەسەند کرد. یەک لەو هۆیانە ئەوە بوو هێزی میری تووشی شۆڕشی شێخ مەحموود ببوو لە سلێمانی و زستانیشدا هاتبوو کە ڕێگەی بزاوی سەربازی بڕی بوو. بەهۆی ئەو بربەرەکانیە توندەی بارزانیەکان دەریان بڕی و ئەو دەرسەی ڕۆژی 9/12 فێری عەقید بەرقیان کرد. میری دڵنیا بوو کە فەوجی بلان ناتوانێت پەلاماری تر ببە مەگەر بە هێزی تازە و چەکێکی پڕترەوە. ئەم هۆیانەوەی لە حکوومەت کرد باری خۆی بگۆڕێ و ئامادەی پیشاندا لەگەڵ شێخ ئەحمەددا ڕێک بکەوێ. هەتا بەهاری 1932 ناوچەکە ئارام بوو. لە بەهاردا ئاگاداری گەیشتە شێخ ئەحمەد کە حکوومەت نیازی خراپە و خەریکە لە ناوچەکانی ڕەواندز و ئاکرێ و ئامێدیدا هێزی زۆر کۆ دەکاتەوە بە هیوای پەلامارێکی گەورە. لەسەر حکوومەت پێویست بوو چاو بە حسێبەکانی خۆیدا بگێڕێتەوە. ئەو بەرگریە توند و ئازایانەی ڕۆژی 9/12/1930 تووشی ببوو پێی سەلماند کە پەلاماردانی بارزان پێویستی بە نەخشەیەکی ورد و هێزێکی زۆرتر هەیە. نیازی حکوومەت لە ئاز بارزاندا. هامیلتۆن لە کتێبەکەیدا ڕێگەیەک لە کوردستان دووباری دەکاتەوە کە حکوومەت نیازی بەرامبەر کوردستان خراپ بوو دەویست بە هەر نرخێبێ لە ناوی ببە. بۆیە دەڵێ کاتێ ساڵی 1930 حکوومەت سوپای ناردە سەر شێخ ئەحمەدی بارزان ئەم بیانویان بۆ من هێنایەوە. باشە ئێمە چی لەم سوپای عێراقە بکەین کە پارێکی زۆرمان لە چەک و ساسکردنیدا سرف کردووە. ئەگەر نەینیرینە ڕێگەی ڕەواندز کە هونەری شەڕکردن فێر ببێ با لەم شەڕی دژی کووردا فێرە شەڕ بێت. منیش ئەم وەڵامم بۆ ناردەوە کە پێی پێکەنین. نزیکتر لەم ناوچەیە بۆ بەغدا و مووسڵ ناوچەیەکی پان و بەرینی بیاوانی چۆڵ هەیە کە هی عێراقە و بۆ تاقیکردنەوەی تۆپ و تفەنگ و باگەڕخستنی تانک و فڕینی باڵە فڕە و تەقاندنی تۆپ شتی چاکە. تۆپەکان لەوێ تاقی بکەنەوە کە بەرکەسیش ناکەوێت. بەڵام مەینێرن بۆ کوردستان چونکە ئێرە عەرەبیشی لێیە نەوەکو بەریان بکەوێت. وا دیار بۆ حکوومەت بڕیاری دابوو لە بارزان بدات و بەو بیانوە کۆنە پەرستیە شۆڤێنیانەی دەیەوێت سوپاکەی مەشق پێ بکە و تاقی بکاتەوە لە شەڕێکی زاڵمانەدا دژ بەو هاوڵاتیانەی هیچ تاوانێکیان نییە ئەوە نەبێ دژی سیاسەتی چەوساندنەوە و هەڵاواردنی نەتەوەین کە لە ئاستیاندا دێتەکردن.